تەوەری دومی بەرنامەکەماندا لەگەڵتان دەبین لە پێش ساڵی 1991 ڕژێمێکە لە ئەنفالکردنی کورد لە کیمیابارانکردن لە زوڵم و ستەمێکی بەردەوام لە هەرچی ئەوەی زوڵمە ئەوەی نادادیە ئەوەی سەرکوتکردنە بە میلەتەی کرد بەڵام لەم شارە جوانەدا لە شاری ڕانی دەروازەی ڕاپەڕین جەماوەری ئەم شارە هەستان بەم بەرپرسیارەتە گەورەتە هەڵبەت لەگەڵ پاڵپشتی بەرەی کوردستانی و ڕابوونی ئیسلامی لەو سەردەمەدا کە هاوکار و پاڵپشتێکی باشی جەماوەر بوون توانیان ئەم ڕاپەڕینە مەزنە ئەنجام دەن. ئێمە لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵ و کاریگەری ڕابوونی ئیسلامی دەکەین لە ڕاپەڕینی کوردستاندا لێرە و لەوێ لەبەرەوەی کە زۆر جار میدیای لانێ بەهێزتر هەوڵی دابێت کە لایەنە ئیسلامیەکان یاخود ڕابوونی ئیسلامی لەو هەموو ڕۆڵە کاریگەری کە هەبوو لە ڕاپەڕین بشارێتەوە. ئێمە لەم تۆرێماندا باز لە ڕۆڵ و کاریگەریان دەکەین، باز لە ڕێخستن و ئامادەکاریەکانیان دەکەین لە ڕاپەڕینی کوردستان چ لە دەروازەی ڕاپەڕین و دواتر لە شار و شارچەکانی دیکە کە ڕۆڵ و کاریگەرێکی بەرچاویان هەبوو. گفتوگۆ لەم بارە دەکەین لەگەڵ میوانەکانمان هەرێکە لە بەڕێز مامۆستا عوسمان سێکتانی کە پێشمەرگەی دێرین و ڕێخستنی شار و بەشداربووی ڕاپەڕین کە لەم تۆرەیە لەگەڵماندایە و هەروەها مامۆستا شێخ هاودین بەرزنجی بەڕێزیشیان کە بەشداربووی ڕاپەڕین و پێشمەرگەی دێرین. یخوا بەخێر بێن. سپاس بۆم دەسەڵ بەخێر بێن یاخوا بەخێر بێن. مایکەکە وەربگری مامۆستاگیان. مامۆستا لە بەڕێزتەوە دەست پێ بکەم پێش ڕاپەڕین ڕێخستن و ئامادەکاریەکان چۆن بوو لە ڕابوونی ئیسلامی بۆ پێی بەڕێستان پێشمەرگەی دێرین بوو لەو سەردەمەدا چۆن ئامادەکاری کرا بووی کە ڕاپەڕین ئەنجام بدرێت بە پاڵپشتی لەگەڵ جەماوەردا ئەم ڕاپەڕینە گەورەیە بەربکرێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان پیرۆز بێ ساڵیادی پێنجی ئازاری ڕاپەڕین 1991 ڕاپەڕینی خەڵکی بە شەرەف و خەڵکی قارەمانی دەروازەی ڕاپەڕین. سەرەتا دەبێ ئەوە ڕاست بکەمەوە کە من پێشمەرگەی دێری نەبووم و برای بەڕێزیشم کاک شێخ هاودیش پێشمەرگەی دێری نەبووە، بەڵکو ئێمە خۆم ڕێخستنی دێرین بووم. سوپاس بۆ خوای پەروەردگار کە لەگەڵ سەرەتای ئەو نعرەتە ڕابوونی ئیسلامی بەشداریمان کردو تاوەکو گەیاندومانە بە ئێستا. سوپاس بۆ خوای پەروەردگار. بێگومان ئەو ڕابوونی ئیسلامیە لەسەر کۆمەڵێک پایە کۆمەڵێک بنەما کاتێککە لە بەرامبەر ئەو زوڵم و ستەمەی ڕژێمی بەعەز کە جەنابەت ئاماژەت پێدا هێزێکی ئیسلامیش لە کوردستان هەڵقڵاوی ناخی ئەو گەلە هەڵقڵاوی سروشتی ئەم گەلی کوردستانە و بە تام و بۆی کوردەواری و کوردستان و ڕەگ و ڕیشاڵی وەکو داربڕوەکان لە کوردستاندا داپترا و بڕیاری جیهاد و تێکۆشانیاندا بە ڕێبازی پیرۆزی ئاینی ئیسلام بۆ ڕزگارکردنی خاکی کوردستان بۆ خەبات و تێکۆشان بۆ گەلی کوردستان. هەڵبەتە لە ساڵی 1967ەوە ئەو ڕابوونی ئیسلامی لە سەرانسەری کوردستان جموجۆڵێکی تەنزیمی و ڕێخستنی حرەشی و چۆ دەڵێ بزوتنەوەی هەبوو، بەڵام لە ساڵی 1984ەوە دوای شەهیدکردنی شەهید مامۆستا مەلا عومەری تیمار ئیتر ئەو ڕابوونی ئیسلامی پێنە قۆناغێکی کەوە بۆ ئەوەی کە زیاتر هێزی چەکدا دروستکە بۆی بەرگری هەم لە خۆی بکات و هەم لە پەیامەکەشی بکات و هەم لە کوردستان و جەماوەری کوردستانیش بکات. پاشان دوای ئەوەی کە ئەو هێزە دروست دەبێت بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە کوردستانی عێراق پاشان لە 1970 ئەو بزوتنەوەی ناوەکەی دەگۆڕێت دوایەوەی کە کۆنگرەیەک دەبەسترێ دەبێت بە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق. هەڵبەتە ئێمەش لە سنووری ئێمە دەبەری بیتوێن پشدەر کۆمەڵێک کادیر و کۆمەڵی ڕێخستن و کۆمەڵێک زانای ئاینی و گەنجی خوێنگەرم بۆ ئەو ڕابوونی ئیسلامیە بوون وجودیان هەبوو، کاری سیاسیان دەکرد، کاری ڕێخستنیان دەکرد. ئەوە بوو دواتر بەڕێبەرایەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر کە بەرپرسی هێزی حەمزە بوو لە قەڵاتوکان هێزێکی گەورەیان دامەزراند و ئەو هێزە لە گەشەدا بوو، هەم لە دەرەوە هێزی پێشمەرگە هەم لە ناوەژە ڕێخستنەکان بۆ کاری سیاسی و تەنزیمی و گەاندنی پەیامەکانی پێشمەرگە و پەیامی ئەم بزوتنەوەیەکە وەکو خەباتگێر و وەکو تێکۆشەرێکی لەسەر ڕێگای ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر سنەت پێغەمبەر صلی الله علیه و سلم خەبات و تێکۆشان دەکات. ئێمە ئەو ڕێخستنەکانمان ئێمە ئەو کاتە پاڵپشتێکی زۆر و بەردی بناغەی ئەساسی ئەو ڕابوونی ئیسلامی بووین بەهۆی ئەوەی کە لەلایەن ئێمەوە پێشمەرگەکان ئاراستە دەکران بۆ دەرەوە، لەلایەن ئێمەوە شارەزای ناوچەکە بوون، شارەزای ناوچەکە بووین، ئێمە چاوساغیمان دەکردن و پاشان ئێمە ئیمداداتی چەک و فیشەک و کەرەستە و پێداویستەکانی ژیانیان لە خۆراک و لە دەرمان و لە فیشەک و لە تەقەمەنی و لە هێنان و بردننی ئەو بڵاوکراوانەی کە لە شەخ دەرگەچوون. هەڵبەتە لە قەڵاتوکان کە هێزی حەمزە بوو ڕاگەاندنێکیان هەبوو، ڕاگەاندنی زۆر تۆکمەکە پێی دەگوتە چاپخانەی شەهیدانی چاپخانەی حەسەن البەندا یەکەم جار، پاشان بوو بە چاپخانەی شەهیدانی گردی ڕەمکان، دواتر بوو بە چاپخانەی شەهیدان بەگشتی
ئیتر لەو چاپخانەیە تەوان چەند تشتیش تێدا ئەنجام دەدرا یەکەمیان بڵاو کراوە چاپخانە کتێبی تێدا چاپ دەکرا کاسێتی تێدا تۆمار دەکرا پۆستەری سیاسی تێدا چاپ دەکرا و دواتر ئێمە لە ڕێی ئەم پێشمەرگانەوە کە داهاتنەوە داخل و تەنزیمەکان ناگەدەچوون بە سەرجەم هەرێمی کوردستان و ناو کوردستانماندا دابەش دەکرد و دەمانگەیان بە خەڵک ئێمە ئەو کاتە ئەو سۆشیال میدیا نەبوو ئەو تەلەڤیزیۆنە نەبوو کۆپی ئێستاکە هەیە ئێمە تەنها دەرگای مزگەوتەکانی ئەعلامی ئێمە بوو ئەو کاتە لا کۆڵانم لا چەپەکان بەردەمی دوکانەکان ئەعلامی ئێمە و داهاتین ئەو پۆستەرات و ئەم بڵاوکراوانەمان لەوێدا دادۆکتاویان ڕێی ڕێخستنەکانمانەوە ماڵ بە ماڵ دەمانگیرەوە لە کۆڕ و کۆبوونەوە جەماعەکان بە شێوازێکی سڕی و نهێنی ئەم چالاکیانە ئەنجام دەدەن وە زۆر چالاشی تریش تاوەکو دەگا بە ڕێخستن و تا دەگا بە ڕاپەڕینی نەوەتویەکە ئینشاڵڵا باسی دەکەین لە تەوەرەیەمە زۆر باش مامۆستاگیان بابێمە لای بەڕێزت زۆر بەخێر بێت جگەل لەو ڕۆڵانەی کە مامۆستا باسی کرد گرنگترین ڕۆڵەکانی تێی ڕابوونی ئیسلامی لەو کاتەدا لە کاتی ڕاپەڕیندا چی بوون و دیارترین و کاریگەرترین سەرکردەکان کێ بوون؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی پەیام منیش بەنۆرەی خۆم پیرۆزبایی ساڵڕۆژی ڕاپەڕین لە خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم درود بۆ گیانی شەهیدە سەربەرزەکانی ڕاپەڕین دەنێرم سڵاو و ڕێز و پێزانینی زۆر بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان و لە ناویشاندا شەهیدانی ڕابوونی ئیسلامی کوردستان لە ڕاستیدا هەروەکو برای خۆشەویست و عازیزم مامۆستا عوسمان سکتانی ئاماژەی پێکرد بەهۆی کاریگەری ڕاستەوخۆی بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر کە بۆ خۆی زۆرتر لە دەڤەرەکەدا بۆ حزوری هەبوو و لە ناوچەکەدا خەڵک پێی ئاشنا بوو خەڵکێکی زۆر و بە تایبەتیش زانایان و مامۆستایانی بەڕێزی ئاینی شەیدایانی حوجرە و مزگەوت و خوێندنی شەرعی زۆر هۆگری ئەو جوڵە و ئەو بزوتنەوە ئیسلامیە بوون کە لە سنوورەکەدا دەنگی دەبیسترا و ڕەنجی دەبینرا سپاس بۆ خوای گەورە ئەوە زۆر کاریگەری هەبوو و فعلەن ئەو ڕاشکاوی و ئەو بوێری و ئەو وتارانەشی کە مامۆستای بەڕێز لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانەوە کە تەمان مامۆستا لە مزگەوتە دوورە پەرێزەکان لە گوندە لاچەپەکان با بڵێن لەسەر مینبەری مزگەوتەکانەوە بەهۆی ئەوەی کە لە ڕژێم قاچاق بوو ئەوانە توانیان یعنی گەشە و نەش و نمایەکی زۆرتر بەڕابوونە ئیسلامیەکە ببەخشن یعنی ئەوانە ئەو وتارانە کە تۆمار دەکران بە کاسێت هەر لە ڕێی ئەو برانەی ڕێخستنەوە بە تایبەتیش ئەوە برانی بەڕێزی وەکو کاک عوسمان سکتانی و ئەو برانە ئەو کاسێتانە بە هەموو کوردستاندا بڵاو دەکرانەوە ئەوە بۆ خۆی جۆرێک لە با بڵێن تامەزرۆیی زۆرتری بۆ ڕابوونە ئیسلامیەکە دروست کرده بوو یعنی گەنجان ئەلێرەوە دەچوون بە شاخیدا بە قاچاق دەچوونە مەسەلەن گوندەکانی دووگۆمان دەچوونە ماخۆ بزنان چەند شوێنێکی دیکە لە کوردستان کە دەیانزانی لەوێ بە دیداری جەنابی مامۆستا و ئەو برایانە شاد دەبن کە با بڵێن پێشەنگ و سەرقافڵەی کاروان و ڕابوونە ئیسلامیەکە بوون ئەوانە ئەو گەنجە خوێنگەرمانە کە هۆگری ئیسلام بوون و دڵسۆز بوون بۆ میلەتەکەی خۆیان و لە پاڵ ئەوەشدا کە ڕۆژانە ستەمی حیزبی بەعز بەرامبەر بە میلەتی ئێمە زیادی دەکرد دەتوانین بڵێن ئەوانە هەمویان بۆ خۆیان بوون بە هۆکارێک بۆ با بڵێن زۆرتر گەشەکردنی ئەو ڕابوونە ئیسلامیە لە پاڵ ئەوەشدا کە ئێمە دەبینین ڕژێمی بەعز بەهۆی ئەو سەرکێشیانەی کە دەیکرد و بە تایبەتیش شەڕ لەگەڵ وڵاتانی دراوسێ و بە تایبەتی داگیرکردنی کوێت ئەوەی کە تاکە ئومێدێکی مابوو لە گۆڕپانەکەدا و لە دەرەوە شێزی پێشمەرگا دەتوانین بڵێن ڕابوونی ئیسلامی بوو خەڵک تا ئەندازەیەکی زۆر بێ ئومێد بوو لەوەی کە ڕاپەڕین بکرێت بەڵام هەندێک نیشانەکانی ڕاپەڕین بەدەرکەوتن لەوانە مەسەلەن هەندێک لەوانەیە کە کاربەدەستی ڕژێم بوون یان پیاوی ڕژێم بوون لەگەڵ ڕژێمدا بوون هەموو گۆشە و کەنارێکی شارەکان ڕسمی گەورەی سەدام حوسێن دروست کرابوو ینی لەبەر لە هەموو سێ گۆشێک لە هەموو سێ ڕیانێک هەمووشیان لە پێناویی لە پێناوی بەدەستێنانی هەندێک بەرژەوەندی مادی بە تایبەتی ئەوانە ئێستا دەتوانم بڵێم ئێستا هەر لە دەسەڵاتدان ئەو جۆرە کەسانەکە با بڵێن ئەمە بۆ خۆم کە دانیشتووی با بڵێن قەزای حاجیاوە ئەو کاتی ناحیە بوو لەوێ بووین چەند ڕۆژێک بەر لە دەستپێکردنی ڕاپەڕین وێنەیەکی سەدام حوسێن شێوێنرا کە یەکێک لە بەرپرسەکانە کە ئێستا لە حیزبێکی دەسەڵاتدایە و حزوری هەیە ئەوان ڕسمەکەیان بردەوە ئێستا لە یادمە لە یادەوەریمدایە سواری عارەبانەی مەشینەیەکیان کردبوو بردیانەوە ڕسمەکە شێوێنرا بوو تەمەەن جموجۆڵەکە حزوری هەبوو خەڵک بە تاسەوە چاوەڕێی ئەو ساتەی دەکرد کە ڕاپەڕین دەست پێ بکە
کەواتە هەندێک وردە نیشانە هەبوو پێش ئەوەی ڕاپەڕینەکە دەست پێ بکات. بەڵێ بێزگەلەوەی کە ئەو پەیامانە لە دەرەوە دەگەیشتە هێزی دەگەیشتە ڕێخستنەکان لە ناو شاردا هەندێک دیمەنی دڵخۆشکەر هەستی پێدەکرا. جا ئەوە دەمەبیل مناسبە ئەوەی بڵێم بەڕاستی یعنی لە هەر شوێنێکدا لە هەر کات و زمانێکدا ئەگە وێنەی گەورەی زەبەلاحی سەرکردەکانتان بینی بزان ئەو سەرکردانە خۆشەویست نین لە دڵی خەڵکدا. ئەنی ئەو کاتەش کە ئێمە با بڵێن لە تەمەنی نەوجەوانیدا بووین کە ئەو دیمەنانەمان دەبیت یعنی لە هەموو شوێنێک ڕسمی گەورە هەڵواسراوە وەکو چۆن ئێستا دەبینین ڕسمی کۆمەڵێک سەرکردە کە خۆشەویست نین لە دڵی خەڵکدا بەڵام دەیانەوێت بە زۆر خۆشەویستی بخەنە دڵی خەڵکەوە یعنی ئەو دیمەنانەمان دەدیت و دواتر کە وێنەکان شێوێنران و خەڵک ینی هەستی بەوە دەکرد کە کات و ئان و ساتی ڕاپەڕین نزیک بۆتەوە. زۆر باش مامۆستاگیان لە سەروبەندی ڕاپەڕیندا وا بڕیار بووە کە حوتی مانگ پێمان ڕاپەڕین بکرێن بەڵام ڕاپەڕین بوو بە 5 مانگ 2 ڕۆژ پێش کەوت ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە ئەو کاتانە ڕێخستنەکان و ئامادەکاریەکان چۆنی بووە لە ڕابوونی ئیسلامی ئیسلامی وڵا ئێمە دەبێت ئەو ئامادەکاریانە بکەینە بە دوو بەشەوە بەشێکیان هێزێک کە لە دەرەوە بوون هەڵبەتە بۆ زانیاری ئەو کاتێک کە ڕاپەڕین کرا هیچ هێزێکی پێشمەرگە لە ناوخاکی هەرێمی کوردستاندا نەبوو کە پێ دەگوترێت ئێستا هەرێمی کوردستان هەمووی لە دەرەوە یعنی لە دەرەوەی سنووری هەرێم کە پێ دەگوترێت بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران لەوێوە لایەنە سیاسیەکان تەنسیق دەکەن وەکو بڵێن ئەو کاتە چەند هێزێکە بوون پێیان دەگوت بەرەی کوردستانی بۆ زوتنەوەی ئیسلامی بەتەنیا خۆی هێزێک بەرەی کوردستانیش بەرەی کوردستانیش خۆی هێزێک بوو دوای ئەوە کە لەوێت تەنسیق دەکەن دوای ئەوە کە هەندێک بەوادیر و هەندێک چۆن دەڵێ شت دێتە بەرچاو کە بەڵێ پێویستەکان جارەمەدا ڕاپەڕین بکرێت گرتنی کوێت و بێهێز بوون و لاوازبوونی ڕژێمی بەعس و دوژمنی زۆر بۆ پەیدابوونی تەمان ئەوانە بیریا لەوە کردەوە کە بەڕاستی ڕاپەڕینێک بکرێت لە دەرەوە و ئەوانیش ناوە ڕێخستنەکانی خۆیان ئاگدار کردەوە لەوەی کە کاتێکیان دانابوو کە بڵێن تەوقیتێکیان دانابوو کە حوتی مانگ نابوو دەکوت فەرمووت کە حوتی 3 ڕاپەڕین بکرێت بەڵام هەڵبەتە ئەو ڕاپەڕینە ئامادەکاری بۆ کراوە لەلایەن سیاسیەکان لەلایەن ڕێخستەکانیشەوە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەو کات کە بەڕاستی ینی سەرمەشقی ڕابوونی ئیسلامی بووین لەو کوردستاندا خەباتمان کردووە ئێمەش وەکو ڕێخستنەکانمان پەیوەندیان پێوە کردو چونکەمە بەردەوام ئەندامەکانمان هاتوچیان دەکرد لە کۆتاییدا کە ڕژیم بەعزەوها لاواز ببوو کۆمەڵێک بارەکان هێنابوو لە منتیقەی سوونێ سەر سنوور منتیقەی سنووری نێوان بڵێن عێراق و ئێران و ئەوانە هێزی پێشمەرگەی بزوتنەوە کاتیش هێزێکیان هێنابوو لە سوونێدا نابوو ئێمە لە ڕێگای ڕێخستنەکانمانەوە پەیوەندیمان بەوانە هەبوو کۆمەڵێک برامان هەبوو لە ناو شاری ڕانێکە ئیجازەیە هێنانی خۆراک و ئاردیانە بکەوە کاتە عێراق حەساری اقتصادی لەسەر بوو دەڕۆیشتن لەگەڵ ئەواندا بەنهێنی کۆ دەبوونەوە و پاشان بڵاوکراوە و پارە و هەندێک لە چەکی خەفیف و بچووشیان دەهێنا لەگەڵ خۆیان ئەمە ئەو پەیوەندیمان لەگەڵ ئەوان دروست کرده بوو مامۆستا شەریف بەڕەحمەت بێ شەهید مامۆستا شەریف کە بەرپرسی ڕێخستنەکان لەو کاتەدا ئێمە تقریبا بە 2-3 هەفتەیەک ڕێخستنەکان لە ناوشاری ڕانێ کۆبوونەوەیەکی چڕ و پڕمان کرد یعنی کەم ڕۆژە بوو ئێمە هین نەکەین کۆبوونەوە نەکەین ئەو گەڕەشی ڕاپەڕین کە ئێستا بەرامبەرمانە کە ئەو کاتی پێیان دەگوت مجەمع ئۆردوگای ڕانیان ئێمە چەند ڕێخستنێکی تۆکمەمان لەوێدا هەبوو کە بەردەوام بڵین کۆر و کۆبوونەوەمان هەبوو سەبارەت بۆی کە خۆمان ئامادە بکەین بۆ ڕێخستنەکان و لە ناو شاریش دیسان بە هەمان شێوە کۆمەڵێک کادیر و کۆمەڵێک ڕێخستنی چالاک و کارامان هەبوو هەتا وەکو لەبیر مەشەوێک من کاک حسێنی خاڵ ئەحمەد ڕەر شەهید عومەر سۆفیانی ڕەحمەتی خوای لێبێت کاک عەلی مام حاجی عەبدوڵڵا کاک ئومێدی حەمەیزارە تەمان کۆبوونەوەیەکمان کرد کە ئێمە وەکوی ئەعلاممان نیە ڕادیۆمان نیە چۆن بتوانین ئەو بیر و بۆچوونانەی خۆمان چۆن بتوانین خەڵک هان بدەین چۆن بتوانین ئەو پیاوانەی ڕژێم کە مستەشار و بڵێن هاوکات کە پیان دەگوت ئەفوازی خەفیفە چۆن ئەوانە بینە سەرخەت بۆی کە پاڵپشتمان بن و دوژمان نەبن ئێمە بیرمان لەوە کردەوە کە کاک حوسێن زارێک کە بنێرینەوە بۆ سوونێ دەوێت هەندێک نامەی چاپکراومان بۆ بنێرن ئەو کاتە لێرە ئەو شتانە نەبووە قابیع و ڕۆنی و شتێکی ئەسادامان کرد بۆ خۆمان شتێکی چۆن دەڵی دەست کرد بەڵام ئەو نەما دەتوانین ئەو کارە گرنگانەی پێ بکەین کە حوسێن ڕۆیش دەوێت کە وێنەکەشی زۆر جار دەردەکەی مامۆستا شەریف لەگەڵ شەهید زانا و کاک محەممەدی برای و کاک حوسێن کە ڕسمی لەگەڵ یان تۆ لەژێر خێمەیەکدا ئەو مەشێدەیە کە کاک حوسێن چۆتە لای مامۆستا شەریف داوای ئەم بڵاوکراوانە دەکات هەڵبەتە بڵاوکراوەکانی هێنا لەگەڵ کۆمەڵێک پارە لەگەڵ هەندێک پارچەسە کە لە ناو فەردە ئاردەکاندا شاردیەوە هێنای بۆ ناو شاری ڕانیان
ئێمە ئەو نامانەمان گەیان بە کەسایەتەکان بە ڕێخستنەکانی خۆمان یەکێک لەو کەسایەتیانێک کە ئەو کاتە لەگەڵ ڕژێمدا بوو کە بەڕاستی مە دەکرێت بڵێن تەقدیر و ڕێز و حرمەتشمان بوو ئەو پیاوە بە ڕێزەکە ئێستا پیاوەکی چاک و پیاوەکی خێرخواز و ئەو کاتەش ڕۆڵی کاریگەری هەبوو لە لە ڕاپەریدا کاک حەمزاغا بوو برای کاک ئاکۆی عەباسانە دەبەن ئەو پیاوە بە ڕێزە کە نامەکەی ئێمەی بۆ بەدەستگەیشتووە مام حازی مستەفای بەردانگەی کە ئەندام و کادیر و ڕێخستنێکی ئێمە بوو خۆ عەفوی کە وەفاتی کرد و لە ڕاپەڕینیدا لە خەلیفان بریندار بوو نامەکەی بۆ دەباوتی کاک حەمزاغا کە نامەکەی بۆ چوکتی ماچی کرد و خستێ سەرسەری وتی من بە هەموو شێوەیەک لە خزمەتدا بالفعل لە خزمەتیشدا بوو بالفعل نەبوو هۆکارێکی ئەوە کە ڕاپەڕین یعنی پێچەوانە ببێتەوە هەڵبەتە ئێمە ئەم ڕاپەڕینە شانە چەکدارمان زۆر دروست کرد لەناو شاری ڕانێدا ئەوەی کە لەبیرم بێت تا ئێستا شانە چەکداری هەشتا حوتی کوردستانمان هەبوو کە بەڕێز کاک سلێمان مینە سەرپەرشتی دەکرد و کۆمەڵێک برای لە دەورە بوون شانە چەکدارێکمان هەبوو شانە چەکداری شەهید ئەحمەد شاسوار کە چۆن دەڵێ منسوبە بە شەهید ئەحمەد شاسواری برام کە خۆم سەرپەرشتیم دەکرد و کۆمەڵێک برایکەم لەگەڵدا بوون شانە چەکداری خاڵە ڕەشە کە خاڵ ئەحمەد ڕەش بە عەفوی کە نەماوە کە کادیر و ڕێخستنێکی زۆر چالاک بوو بڕای پشتی چالاکی و ڕێخستنەکانی ئەو منتیقەیە بوو خۆی و کوڕەکانی و برازاکانی ئەوانش هەموو لە هینێکدا کۆبوو بەوە شانەیشکەمان هەبوو شانە چەکداری بۆسکێن کە شەهید خدر بۆسکێنی کە لە کۆڕەوەکەدا لە هجوومکردن لە کەرکوک لە پردێ شەهید و عەفویکە ئێمە ئەو ڕێخستانەمان هەمووی ئازمان کۆساری با یادی ئەوە لەبیر نەکەین شەهید کۆساری کە تازە بەهرەی شعری دەتەقیەوە تازە بورکانی شعری دەتەقیەوە شەهید کۆساری لەگەڵ کاک ئومێدی حەمەیزادەکەوا مەشهورە ئومێدە سوور ئەو بەڕێزانە تەبان چوونە مزگەوتی گەورە دامان نابوو یعنی وەکو نەخشە دامان نابوو بەر لە هەموو شتێک ئێمە مزگەوتی گەورە بەڵندگۆیەکەی ئێمە یعلامی ئێمە بێت دەنجی ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتی گەورە بەرز بێتەوە ئەوە بوو کاک ئومێد یەکەم کەس کە دەچێتە مزگەوتی گەورە دەرگای مزگەوت دەکاتەوە و بە دەنجی ئەڵڵاهو ئەکبەر و بانکردن بۆ ڕاپەڕین بە گوێی خەڵکی ڕانێدا دەدا ئیتر ئەوە کە پێنجی سێ دوو ڕۆژ بەر پێشکەوت ئەم ڕاپەڕینە بۆی کە ڕاپەڕین بکرێ ڕاستی ئەگە بڵێن هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ پڕی خەڵک دەگەڕێتەوە بۆ ئەوی کە خەڵک پڕ بوو لەو دەسەڵاتە ئەو خەڵکە زۆر زوڵمی لەگەڵ کرابوو زۆر ستەمی لە بەرامبەردا کرابوو خەڵک تەحمولی ئەوەی نەکرد کە تەنانەت چەند چرکە ساتێک و چەند ڕۆژێک ڕابوەستێ بۆیە دایان بەسەر هەموو بارەگاکانی ڕژێمی بەعز لە ناو شاری ڕانێدا لە سەعات دەوروبەری سەعات 8:04 منداڵان و گەنجان هاتنە سەر شەقامەکان و ستایان هێناوچی دواتر یەکێک لە هەکە پێشتر بڵێ هەر پیاوی ڕژێم بوو بەکو بڵێن پەیوەندی لەگەڵ پێشی پێشمەرگەی یەکێتیدا هەبوو کە عەلی نەبی کە ئێستا بڵێن شەهید بوو نەماوە ئەو بەڕێزە تەبان کە دەگا بە هێزێکی ئەمن لە لای مزگەوتی نازیخان تەبان بەڕووکاش لەگەڵ ڕژێمدا بوو بەڵام بە پەیوەندیشی تۆکمە لەگەڵ هێزی پێشمەرگەدا بووە لەوێ دەگا بە دووسێ ڕەفیقی حیزبی دیارە لە قسەکانیان تێک دەژیێت و تەقان لێ دەکات و هەر دووشیان لەوێ دەکوژێت لە بەردەی مزگەوتی نازیخان کە ئێستاش فیشەکەکان بە ئامودەکانی ئەوێەوە ماوە طبعاً لەوەوە خەڵک خۆشا و ئیدی ئێمەش دەستمان کرد بە ڕاپەڕین و سەر جەمبارەگاکان هەتا وەکو سەعات 5 ئێوارە ناو شاری ڕانی هەمووی پاکراوە و پاشان ڕۆژانی دواتر فیلقەی 24 سوار خوندە جی دەستی بەسەردا ژیرا و پاشان ڕۆژی 11 مانگ فەوزی قادراوە کە فەوزێکی زۆر گەورە و چەند پێشمەرگە و ڕێخستنێکیشی تێدا شەهید کرا ئەو منتەقەیە پاکراوە و ئیتر ئەو ڕاپەڕینە بەم شێوەیە دروست بوو لە ناو شاری ڕانی. زۆر باش مامۆستاگیان با بمە لای تۆ وەکو ڕابوونی ئیسلامی چۆن ئامادەکاریتان کردو بۆ ئەوەی لە شارێکە و بۆ شارێکی تر پەیوەندی بکەن بە پێشمەرگەکانەوە یاخود بە ئەندامانی خۆتانەوە و هەروەها ئایا ئێوە وەکو ڕابوونی ئیسلامی شەهیدتان هەبووە و بێسەر و شوێنتان هەبووە لە ناوچەکاندا؟ بەڵێ دیارە من حەقەتەن بخۆم ڕێخستنی دێری نیژ نەبووم ئەو کاتە بڕاستی بڵێ منداڵ بووم ئەوە لەو تەمەنەیدا نەبووم بەس یعنی سەرەتای گەنجی و لاوێتیم بوو لەو تەمەنەیدا ئێمە وەکو باسم کرد تەنانەت ئێمە لە شارێکی وەکو چوارقوڕنا شانەیەکی چەکداری ڕێخستنمان ئاشکرا بوو بەهۆی بردننی نامەیەک لە یەکێک لە سەیتەرەکان ناوەکان ئاشکرا بوون تەمان تا ئەو دەقێژەوە برای خۆشەویستم کا عوسمان سختاری دەزانێ ئەوانە بێسەر و شوێنن یعنی هیچ تەنانەت تەرمەکانیشان نەدۆزرایەوە دوایە کە یەکێک لە شانەکان با بڵێن ئاشکرا بوو و دواتر ئەوانەی دیکەی کە ناویان ئاشکرا بوو خۆیان ئیختیفا کرد وە چاوی ڕژێم بە تایبەتی لەسەر گەنجە خواناس و دیندارەکان بوو کە بە گەرمی هاموشۆی مزگەوتیان دەکرد یعنی ڕژێم لەگەڵ ئەوەیدا کە دژی میلەتی کورد بوو بە تایبەتیش زۆر لەگەڵ با بڵێن هەست و نەستی ئیسلام خوازی خەڵکی کوردستان دژ بوو ئەو ڕژێمە یعنی ئەو کاتە
گەنجی ئیسلامی بە چەند شێوە لە ژێر چاودێریدا بوو فعلەن ئەو پەیوەندی کە برای خۆشەویستم کا عوسمان سکتانی باسی کرد کاتێک کە با بڵێن لێرەوە کۆمەڵێک تەوجیهات دەگەیشتە ئێرە ڕێخستنەکان ئەوەندە چالاک بوون ئەو شتانیان لای خۆیان نەدەهێشتەوە ینی ئەمن هەر بۆ خۆم چەند جار گوێم لێ بۆ ئەو برانەکە لێرە لە ڕێخستن بوون شەوانە هەتا نوێژی بەیانی بۆ نمونە کاسێتێکی مامۆستا عەلی باپیر دەگەیشت چەند نوسخەیان لەبەر دەگرتەوە بەس بۆەوەی یعنی خێرا ئەوە بگاتەوە دەستی ئەندامانی دیکە لە شار و شارۆچکەکانی دیکە یعنی باوەڕکەن جاری وا هەبووە لە ئەو پەڕی مەترسیدا بوو ئەلێرە و شتیان بردووە بۆ عەربەت بۆ سلێمانی بۆ کەرکووک یعنی بۆ شوێنەکانی دیکە بۆ دوهۆک یعنی زۆر یعنی مفاجئەیان کردوە بە گیانی خۆیان زۆر مەترسیشیان لەسەر بوو بەڵام لەبەرەوەی وەکو کوتم میلەتی کورد و بە تایبەتیش خەڵکی موسڵمان و ئەندامانی ڕێخستنەکان و هێزی پێشمەرگە ئەوەندە پڕ بوون لەو ڕژێمە ینی لەوەی زیاتر چمان لێ دەکا ئەو ڕژێمە ئەنفارمان دەکات چیمیا بارانمان دەکات خۆ چارەنووسی ئێمە شەر ئەوەیە ینی با هەر چۆنەشی بێ ئاسۆیەکی ڕوون ببینینەوە بۆی ئەو میلەتە ڕزگاری بێ و فعلەن ڕابوونی ئیسلامی کوردستان ئەو ڕۆڵە بەرچاوی هەیە و هیچ هێزێکی سیاسی لە کوردستان ناتوانێت ڕۆڵی ڕێخستنەکان و هێزی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی لە بەرچاو نەگرێت زۆر باش مامۆستا زۆر جار لێرە و لەوێ بەتایبەت ئێستا کەمێک باشترە حەمدا میدیای ئیسلامی تۆزێک هێزی هەیە و بەتایبەتی تر میدیای کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا زۆر هەوڵدرا کە لایەنێ خۆی بکا بە خاوەنی ڕاپەڕین لە میدیاوە ڕای بگەێنێ لە ڕۆژنامە لە شوێنەکان کە ئەو ڕۆڵە کاریگەری کە بە بەڵگە و بە وێنە و بە زۆر شتی دیکە هەیە کە لەگەڵ ماوەسەر پێشتر باسمان کرد بۆی نردوو کە کۆمەڵە دیمەن و ئەوە لەبەر کۆمەڵێتی تەکنیکی نەخرایە سەر شاشە کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لەوەی کە ڕاپەڕین ئەنجام بدرێت ئەم پراوێزکردنی ڕۆڵە و شاردنەوە و کردکردنی ڕۆڵی لایەنی ئیسلامی بۆ چیە گەڕێتەوە کە لایەنەکانی دیکە هەوڵی ئەمەیان داوە لە ڕابردووداوە ئێستاش بە شاز لە شازەکانە لەوانێ بیانەیە وڵات چۆن مەسەلەن دوو هێزی باڵادەست لە کوردستان کە خۆیان بە خاوەنی وەک دەڵێ مطلقی خەڵکی کوردستان و یان قاچ کوردستان دەزانن دانەوە هەر لەو ڕوانگەشەوە یعنی حساب بۆ هێزێکی گەورەی با بڵێن وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و ڕابوونی ئیسلامی نەکەن ئەوە یعنی نەزعەیە کە هەستێکە لە با بڵێن بیر و وەک دەڵێ ئەندێشەی ئەوانەدا هەیە کە حساب بۆ هێزی دیکە نەکەن بەڵام خۆشبەختانە وەکو جەناب فەرموود ناتوان ئەو هێزە یعنی ئەو ڕۆڵە بشارنەوە ئەوانە وەک چۆن کوردستانیان مۆنۆپۆل کردووە دانەوێت مەسەلەن ڕاپەڕینیش مۆنۆپۆل کە لەسەر خۆیان کە یعنی ئەو هەستە هەر هەیە تا ئەو چرکە ساتەشکەتەیدا با بڵێن ئێمە قسە لەسەر ڕاپەڕین دەکەین بەڵام خۆشبەختانە و هیچ هێزێکیش ناتوانێت دووبارە یعنیەوە تەکید دەکەمەوە ڕۆڵی ڕێخستنی هێزی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی لە کوردستان بتوانێت فەرامۆشکات چونکە ئەوە ئێمەین خاوەنی کۆمەڵێک شەهیدین لە کەرکووک ئەوە ئێمەین خاوەنی کۆمەڵێک شەهیدین لە کاتی دژەهێرشی ڕژێم لە کۆڕێ لە کوێ لە کۆیە یعنی لە ناو شاری ڕانیە لە هەر جێگاکە تو ببینی خوێنی شەهیدەکانمان شایەدە لەسەرەوەی کە ئێمە لە ڕێی ڕاگەیان و ئێلام و بڵندگوی مزگەوتەکانی شۆر باماشەوە جا بۆ خۆ هەر ئەوەی کە باسی بکرد کە برای خۆشەویستم کە عوسمان سکتانی یەکەم نعرەتەی ڕاپەڕین بە ئەڵڵاهو ئەکبەر لە بڵندگوی مزگەوتی گەورەی ڕامنیەوە دەستی پێکردووە زۆر باش یعنی ئەوە ڕۆڵێکە کە هیچ هێزێک ناتوانێت بشارێتەوە هیچ کەسێکیش ناتوانێت حاشای لێ بکات زۆر باش مامۆستا ئەم پرسیارش بەڕاستی بەڕێزم بکەم ئەم شاردنەوە کوردکردنە بۆ چییە کە نایانەوێت وا دەری خەڵکە لایەنە ئیسلامیەکانیش بەشدار نەبوون لە ڕاپەڕیندا بەشدار بوون بەڵام لەوانەیە وا پیشانی بن ڕێژەیەکی کەم ئەمە دوو حاڵەتی هەیە یەکەمیانەوەیە کە برای بەڕێزم ئاماژەی پێکرد مۆنۆپۆلکردنی چۆن دەڵێ قۆڕقکردنی خاشی کوردستان و هەرێمی کوردستان لەسەر ئەم دوو هێزە کە بەڕاستی ئەو نەزعەیە ئەو بیرکردنەوەی ئەوان نەکرد لە ناوشار کە هاتووەتەوە ناوشاری ڕانیە لە ڕاپەڕیندا بەڵکو بەر لە ڕاپەڕینی ڕۆ کاتەکە لە دەرەوە بوون کە کوناشکەوتەکان جێگایان بووە باشە پێڵاوەکانیان پێڵاوی لاستیک و دڕاو و جلی چڵکنیان لەبەردا بوو کە ئێستا خۆ لەسەر خەڵک بە گاڕانی سیارە ڕەشەکانیان خۆیان بەدەدەن ئەو کاتە مامۆستا عەلی باپیر لە بیرەوەریەکانیدا جێژێرێتەوە دەڵێم ویستمان بارەگایەک دابنین لە قەندیل دەڵێ هێزێکی یەکێتی هات گوتی چۆن ئێوە لێرە ئەو بارەگا دادەنێن وتی بۆ ئێمەش هێزێکی کوردستان و خەبات دەکەین و بەڕێبازی خۆمان و ئێوە بەڕێبازی مارکسیەت و ئێوە بەڕێبازی مارکسیلینینی ئێمەش بەڕێبازی ئیسلام و مسلمانەتی و شوێن پێغەمبەری خوا دەکەین سەڵی الله علیه و سەلەم پێیان گوتوین ئێوە بۆتان نییە
لێرە بارگادابنی ئێمە کوێخای کوردستانی مامۆستا علی باپیر لە بەرامە دەڵێ بابە ئێمە کوێخایەتی حیزبی بەعسمان قبوڵ نەکردو هاتووینەتەیە چۆن کوێخایەتی ئێوە لێرە قبوڵ دەکەین کەواتە ئەوان ئەو نەزعەیان هەر لە شاخەوە بۆ دروست بووە کاتێکیش کە هاتنەوە ناو شاری ڕانیا هەر بە بەڵگەوە لە ڕۆژی 6 دوای ئەوەی ڕانی ئازاد کراوە ئێمە فێرقەی 24مان گرت ڕێخسنەکانی مزوتنەوەی ئیسلامی من و کاک عومەر سکتانی برام و کاک حوسێن خاڵ ئەحمەد ڕەش و کاک محەممەد بۆسکێنی و چەند برایەکی کەم کە لە بەشداری لەو قۆڵی خۆمانەوە کە بەشدار بووین لە گرتنی فێرقەی 24 کە فێرقەیەکی زۆر گەورە بوو هێزێکی زۆریش بوو دۆشکەیەکی چواردەم ئایار 4 ملیمان هێنا کە لە دوای سارەیە کۆڕامە چێشا لەسەر 4 تا 4 لولەی پێوە بوو هێنامانە ناو شاری ڕانیە بە مەراسیمێکی زۆر زۆرێک لە عەرز و پێشاندانێک بوویانی هێنامانە بەردەمی مزگەوتی گەورە لێ وەستاندمان من چوو مەسەر دۆشەکە لە بیرمێستا وێنەشم هەیە خۆز وێنەکان داخل بوو بانە بینەرانی دەیانبینی بە عەمەلی طبعاً دروشم و شعار و شعری حماسی ئیسلامی و نەتەوەیم دەخوێندەوە خەڵک لە دەوری مزگەوتی گەورە الله ئەکبەری بۆ دەکرد طبعاً ئەوە لە ڕۆژی 6 مانگ حتا 5 و 6 مانگ یەک پێشمەرگە تەحەدا دەکەم پێشمەرگە هیچ هێزێک لەناو ڕانیەدا نەبووە بەڵام لە ڕۆژی 7 مانگدا شەوی 7 مانگ و ڕۆژی 7 مانگ هێزی پێشمەرگە هاتنەوە بزوتنەوەی ئیسلامی لە ڕۆژی 7 مانگ بەهێزی باوەڕکە مامۆستا عەباس بەرپرسی بوو ئەو کاتە هاتنەوە ناو شاری ڕانیە ئێمە کاتێک کە ئەو دۆشکەیەمان گرت بوو هێزێکی پێشمەرگەی یەکێتی ئەو کاتە هات دیانکاکەوەی ئێمەیە ئەوە دەبێت ئێمە بێ بۆ ئێمە بێ والحاصل ئێمە ئەو کاتە هێزی پێشمەرگەی بزوتنەوە نەهات بۆ ناو شاری ڕانیە والحاصل بە زۆری زۆرداری مەزوعەیەکی زۆر بم بردیان کە بردیان طبعاً ئێمە زۆرمان پێ ناخۆش و دەسەڵاتمان زۆر نەبوو یانی تازەوە چەند ڕێخستنێک بووین بەڵام ڕۆژی 7 مانگ هێزەکانی پێشمەرگەی ئێمە هاتنەوە لە بەردەمی ماڵە مەسئولێک ڕانگرتە بوو هێزێکمان چۆناو ماڵەکەەوە هێزێکشمان دۆشەکەمان لە سیارەکە خستو هێنامانەوە بەردەمی بارگای خۆمان یعنی ئەوانە ئەو نەزعەیان هەروە بۆ دروست بۆ شێوەیە بۆیە ئەوانە دەیانەوێ جگە لە خۆیان کەسی تر نەبێت ئەوانە دەیانەوێت نەک هەر هێزێکی سیاسی بسڕنەوە بەڵکو ئەوانە دەیانەوێت میلەتێک بسڕنەوە ئەوەی کە ئێستا ئەوان خۆی پێبا دەدەن تەماشادەکەی بەس لە بیرەوەری 5 مەسەڵەن شەقامەکان دەڕازێنەوە کۆمەڵێک پارە سەرف دەکەن و کۆمەڵێک شت لەو بابەتە دەکەن یان چەند مانجێک بەر لە حملەی هەڵبژارنەکاندا ئەو کارە دەکەن دەنا ئەوانە هۆکارێک بوون بۆ لە بین بردن و تەسلیمکردنی نیوەی خاشی هەرێمی کوردستان بە دوژمنەکانیان کە خوێنی هەزاران ڕۆڵەی تێکۆشەری ئەم کوردی لەسەر ڕژاوە یعنی ئەوانە دەبوو بەڕاستی کارێک بکەن ینی نەک ئەوها لەو خەڵکە بکەن بەڵکو دەبوو ئەو خەڵکە هەمووی تاجی زیێری لەسەر کرا بە تایبەتی خەڵکی دەواازی ڕاپەرین ئێمە ئەگەر باز دەوە بکەین خەڵکی دەواازی ڕاپەرین چی بۆ کراوە خەڵکی دەواازی ڕاپەرین شایستەی زۆرشی گەورەیە بەڵام تەماشا دەکەین ناو شەقامەکەی تایوەکو ئێستا زیاتر لە 15 ساڵە شەقامەکەی نیوەی کراوە و چارێکێکی ماوە ئەوە تازە بەرەبەری انتخاباتەوە لە دوێنێشەوە خەریکن تێکی دەدەن و یانەوە چەند مانگێکی ماوە بۆ انتخابات دەیانێت حساس و حماسەتی خەڵک بجوڵێنن بەردەمی ماڵی بەرپرسێکات ئەوە 10 ساڵە نزیکەی 50 مەترێکە دوێنێ پێرە قیرتاویان کردووە یعنی ئەمانە بەڕاستی بوونەتە خۆرەیەک ئەگەر بێت و چۆن دەڵێ بارانێکی بەڕەحمەت نەبارێت بارانێکی بەڕەحمەتی جەماوەری بارانێکی بەڕەحمەتی خەڵکێکی تێکۆشە جارێکی کە ڕاپەڕین بکاتەوە جامەرزی ئەو ڕاپەرینە هەر ڕاپەرینێکی خوێن و سوور و چەکداری بێ بەڵکو هەر ئەو ڕاپەرینە پرشکۆی مامۆستایان کە دەکرێت بەڕاستی ئەو ڕاپەرینێکی زۆر گەورە بەڵام مامۆستایان بەتەنیانە جەماوەر بەتێکڕا مامۆستایان قوتابیان باوکان دایکان فەرمانبەران ئەو کاتە ئەوانە جێگان دەتوانین پێلەخێن و ئەو گەندەڵێکی هانا چەند ساڵە قۆڕکاری دەکەن ئێمە بتوانین ڕاممارین بەڕاستی ڕاپەرینشمان بۆ ئەو کردکەم ئازاد بین سەربەرز بین مافمان هەبێ نەک مافی ئەو کوردستانە داهاتی سەرزەوی و ژێرزەوی هەوایەکەشیان بەش کردووە دوو بنەماڵە دیخوا دوو بنەماڵە لێکەڵک و سودمەند بوون کوڕەکانی ئەوان لە وڵاتان لە پێگە سەربازی گەورەکاندان و لە زانکۆ ناودارەکاندان بۆیە پێویست دەکا بەڕاستی خەڵک چاوکراوەتر بێ ئاقلانەتر و ژیرانەتر بیر بکاتەوە بزانێت چه هێزێک هەیە لە کوردستاندا لە بەرژەوەندی ئەواندایە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان شانازی دەکەین بۆی کە خیانەتمان لەو میلەتە نەکردووە وە کۆمەڵی دادگەری کوردستان شانازی دەکەین بە سەرکردەکانمانەوە لە ناویشاندا مامۆستا عەلی باپیر ئەوەی کە بە شێوەیەکی مغریزانە سیر نەکە ئەوەی بە شێوەیەکی دیماگۆزی سەیری مامۆستا عەلی باپیر نەکە دەزانێت مامۆستا عەلی باپیر هەموو تەمەنی لە پێناوی خاچی کوردستان و لە پێناوی گەری کوردستاندا بەخت کرد مامۆستا عەلی باپیر زیاتر لە 18 منداڵی هەیە هیچ دوو منداڵی لە شوێنێک نەبووە ئەو لەو گوندە بووە ئەو لەو شوێنە بوو ئەو لەو کنۆشاخ و لەو ئەشکەوتە بووە بۆ یەکەواتە ئەوە تەمان مامۆستا عەلی باپیر بە نمونە دێنمەوە دەنا ئێمە چەندین شەهیدی سەربەشتمان هەیە کە بەڕاستی ئەوانی شەروا بوون ئەو مامۆستا مەغدیدی ڕەحمەتیش شەهید ڕەحمەتی خوای لێبێ مامۆستا وریا مامۆستا شەریف شەهید خدر کۆساری
نازانم ینی ئەم ئەگەر بێت و شەهیدەکان بژمێ دەبێت 1 ساعتمان بدەنێ بەس بۆی قایمی شەهیدەکانمان بخوێنەوە کە لەو پێناوەدا شەهید بوون بۆ خزمەتکردنی خاک و وڵات و بۆ ئازادی میلەت نەک ئەمەوەی ئەمڕۆ کە بەڕاستی دوو هێز دەیانەوێت خەڵک جارێکی کە ئەوەی کە حکومەتی بەعس تەواوی نەکرد ئەوان تەواوی کرد. زۆر باش مامۆستاگیان بە بێمەوە لای تۆ جیاوازی ڕابوونی ئیسلامی لەو سەردەمەدا چی بووە بەتایبەت کە کۆمەڵێک لایەنی تریش بوونیان هەبوو لەو کاتەیە؟ لە ڕاستیدا وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد یعنی گەنجە خوێنگەرمەکانی ڕابوونی ئیسلامی کوردستان ئەوەی کە دەیان کرد بە عیبادەتیان دەزانی ینی لە ڕوانگەی هەست و نەستێکی ئیمانیەوە کە خوای پەروەردگار داوا لێ دەکا زوڵم مستەم قبول نەکەی ینی لە پێناوی وما لەکم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين خوای گەورە ڕووی لە ئیماندارانە ئەوە بۆ تێناکۆشن لە پێناوی خوا و چەساوان ینی میلەتی ئەمە میلەتێکی چەساوە بوو ینی بەو هەستەوە ئەندامانی ڕابوونی ئیسلامی گۆش کرابوون و سەرکردەکانمان بەو هەستەوە ئێمەیان گۆش دەکرد کە ئێمە ئەرکێکمان لەسەر شانە کە دەبێت لە پێناوی خوا و ئەو میلەتە چەساوەدا قوربانی بدەین ئەگەرچی ینی هەندێک لایەن هەبوو دەیانویست ئەو هەستە جیهادیە لە ناخی گەنجەکانی ئێمەدا دوورخەنەوە ینی بە بیانی ئەوەی کە کاکە مەترسی هەیە بە بیانەوەی کە دەرفەتەکە گونجاو نییە یان قۆناغەکە بۆ ئەوە ناشێ بەڵام خۆشبەختانە الحەمدوللا ئەو ڕابوونە ئیسلامی توانی خۆی بسەلمێنێ لەسەر پێی خۆی بوەستێ و چۆک بۆ هیچ هێزێکی دەرەکی و ئەولادانەدا ینی خۆڕسکانە وەکو برای خۆشەویستم کا عوسمان سکتانی فەرمووی پێ بگا گەشە بکانە شو من ما بکە و الحەمدا لە هێزێکی چەکداری دەستپاچی دینداری خاوێندا خۆی دیتەوە باوەڕکەن ینی ئێستا نمونەیەکتان بۆ باز دەکەم لە کاتی کۆڕەوەکەدا کاتێک کە خەڵک ماڵ و حاڵی خۆی بەجێ دەهێشت ئەخر کۆڕە و حاڵەتێک بوو ینی پێمان خۆش بێ یان پێمان ناخۆش بێت دروست بوو بەڵام نتیجەی باشی ینی ئەنجامی باشی لێکەوتەوە خەڵک هەبوو ینی بۆ خۆی ئەندام بوو لە حیزبێکی دیکە ماڵەکەی دێنا تەسلیمی پێشمەرگەکانی ئێمە دەکرد چەکەکەی ئەو چەکەی کە بە حساب بڕیار بوو بەرگری پێ لە خۆی بکە پێ لە نیشتیمانەکەی بکە کە ینی لە ترسی زوڵ مستەمیەکانی بەعز ئەو هەموو تاوانەی کە بەعز دەرحەق بە خەڵک ئەنجامیدا بوو دەیهێنا چەکەکەی تەسلیمی هێزێکی بزوتنەوە ئیسلامی دەکرد ینی بەڵێ ینی ئەو هێزە ئیسلامی ئاوا خۆڕاگەر و متمانە پێکراو بوو ئەوە جیاوازیەکانمان بوو لە کەرکووکیش ئەوە برای خۆشەویست و عزیزم کا عوسمان دەزانێت کە کاتێک کە هێزی دوژمن دژەهێرشی دوژمن بۆ سەر شارەکە دەستی پێکرد هێزێکی گەورەی بزوتنەوە ئیسلامی دوای ئەوەی کە لایەنەکانی دیکە پشتیان چۆڵکردن ئەمە ئێساش شەهیدی بێسەر و شوێنمان هەن لەوێدا بەجێمان لەبەرەوەی ئێمە بڕوامان بەوە نەبوو کە پاشەکشە بکەین بڕوامان بەگەڕانەوە نەبوو لەوەی کە جارێکی دیکە ئەو کوردستانی کە ئازاد کراوە تەسلیمی ئەو ڕژێمەی ماشەڵڵا لە کۆتاییدا یەک پرسیارنی بۆ هەردوولاتان من بەنامەیەکمە و ساڵی پار لە ساڵیادی راپەڕین دوانگەی خەڵکەوەی کە خەڵک تەلەفۆنەکە لەوی گازندە لە ساڵیادی راپەڕین بوو هەندێک پێشمەرگەی دێرینی پێم وا بوو یەکێتی و پارتیش بوو ینی زۆر بە تووڕێیەوەی زۆر پەشیمانی لەوەی کە کردمان من نەیود من ڕژدار بووی راپەڕین پێشمەرگەی یەکێتی بۆ منە لەو سەردەمەدا بەڵام زۆر پەشیمان خۆزگە بە خۆزگایەتی خوا نەمان کردایە ڕاسترەنجی ئێوە لەسەرەوەی پەشیمانیتان تایە لەو وەزای ئێستا کە ئەو هەموو جوهد و هەوڵەتان هەڵبەت پێش راپەڕین و لەگەڵ راپەڕینیشدا ئەنجام دادەوە دوای راپەڕینیش وەڵام من وەکو خۆم وەکو هاوڵاتیەک وەکو ئەندامێکی ڕابوونی ئیسلامی کوردستان و ئەندامی کۆمەڵی دادگەری لە هیچ شتێک لەوەی کە کردومانە لە پێناوی میلەتەکەمان لە قوربانیدان لە خەبات و تێکۆشان کە کردومانە لە هیچی پەشیمان نین چونکە دڵنیاین ئەوەی کە کردومانە ئەگەر لێرەش پاداشتەکەی وەرنەگرینەوە لە قیامەت پاداشتەکەی وەردەگرینەوە و بڕوامان بەڕەوایەتی کێشەی میلەتەکەمان هەیە ڕەنگە ئەوەی کە خەڵک دەیڵێ فعلەن ئەوان بۆ هەندێک کەسب و مەبەستی دنیایی ئەوەیان کردووە ئەوان کە پێی نەگەیشتون لی پەشیمانن بەڵام ئێمە لی پەشیمانین لەوەی کە کردومانە و بە کەمیشی دەزانین هەتا دوا هەناسەشمان ئینشاءڵڵا هەر لە خزمەتی میلەتەکەی خۆماندا دەبێت. وەڵام منیش هەر لە دوا ساتەکانی بەرنامەکەدا بە دڵنیاییەوە ینی ئەم ڕاپەڕینە چۆن دەڵێ کۆرپەیەکی ئازیزی خۆمانە شانازی پێوە دەکەین کە بەشداریمان کردووە کە تێیدا زوڵم و ستەممان لەسەر ئەو میلەتی خۆماندا بردووە ئاەتێکی قورئانی پیرۆزمان تەطبیق کردووە و بە عیبادەتیشی دەزانین دێشی پەشیمانی چونکە خۆی پەروەردگار کە دەفەرمێ
بۆ لە پێناوی خوا و چەساوان و میلەتەکەتاندا تێناکۆشن بەڵێ ئێمە تێکۆشین ئەز و پاداشتانتەنها لای خۆی پەروەردگارە بۆ دنیامان نەکردووە ئەو خەڵکانەی کە بۆ دنیا دەکەن ئەوانن کە ئێستا بوونەتە جێگای گاڵتەجاری میلەت و بوونەتە جێگای چۆن دەڵی نامتمانەی خەڵک ئێمە بە عیبادەتمان زانیوە لێشی پەشیمانین هەر کاتێک و هەر وەختێشیش میلەت و خاک و وڵاتی نیشتمان پێویست بە بەرگری ئێمە بکە پێویستی بە گیانفیدایی و خوێن و ئارەقی ئێمە بکە ئێمە ئامادەین ێزارشکە ئەم خوێن و ئارەق ببەخشین لە پێناوی خاک و وڵات و نیشتمانماندا بەڵام گرنگە خەڵکیش بزانێ چێ دەکاتە سەرمەشقی خۆی چێ دەکاتە ڕابەری خۆی چێ خیانەتی لێ ناکات چێ کاتێک کە پێویستی بەوەیە نیوێ خاچی کوردستان بفرۆشێ نەیفرۆشێ چێ پێویستی ساڵژادمان نزیکەم شانیان بیر بێت وانە هەر گومانی تێدانێ بە تایبەتی کاتێکە سەروبەر و سەروبەندی هەڵبژاردن دێ چۆن دەڵێ خاک بۆ خەڵک سەوز دەکەن قەرسی بۆ خەڵک دێن نەپشتێن ئاواتان بۆ دەکەین و ئەوها دەچین و ئێمە ڕابراتی خەڵک دەکەین و ئێمە ئەوەمان بۆ کردن و ئەوەتان بۆ دەکەین بە دڵنیاییەوە ئێمە دەبینین ئۆتۆماتیکی هەر ڕۆژی دوای هەڵبژاردن ئەوانە درۆیەکانیان پێچەوان یان قسەکانیان پێچەوان دەبێتەوە دەبێت بە درۆ کەواتە با خەڵک وشار بێت ئەوەی کە لە ڕابردوودا تەجروبەیان کە جارێک کە تەجروبەی نەکەنەوە بەڵکو ئەوەی کە گرنگە بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە هێزێکی سەرڕاستی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە خیانەتی لێ نەکردووە خاچی نەفرۆشتە وڵاتی نەفرۆشتووە خۆی نەکردوتە داردەسی وڵاتێک لە دژی ئەوەی تر ئەوانە هەروایان کردووە کاکە تەماشا دەکەی یەک لەو سەرەوە بۆتە کەواسووری بەرلەشکری تورک یەکی لەو سەرەوە بۆتە کەواسووری بەرلەشکری چۆن دەڵێ فارس لەو بینێشدا ئەوەی کە زەرمەند دەبێ خاک و وڵات و نیشتیمانەکەیە و تەماشا دەکەی هێزێکمان ئێمە هێزێکی کوردستانی ڕۆژهەڵاتمان میوانە چەندی ساڵ لە خزمەتیان داین بەڵام تەماشا دەکەی لە پێناومانەوەی پێگەی خۆیان لە پێناو دەستکەوتێکی مادی لە پێناو دەستکەوتێکی سیاسیدا ئەوانیش دەفرۆشن ئەوانیش جارێشکەوا دەکەن کە لەسەر ئەو خاکە زیان نەبێتەوە بۆ ئێمە بە عیبادەتی دەزانین لەو ڕۆژەدا دڵنیا تاکیدی دەکەمەوە کە پیرۆزبایی لە خۆم دەکەم پیرۆزبایی لەسەر جەم بنەماڵی شەهیدان دەکەم پیرۆزبایی لەسەر جەم ڕاپەڕیوانی ئەم شارە مەزنە دەکەم کە من دڵنیام ئەگەر ڕاپەڕینێکی تریش ببێتەوە هەر لەم شار وەزارشکەم ڕاپەڕین دروست دەبێتەوە چونکە خەڵکی ڕانیا زۆر خەڵکێکی شکۆمەند و سەربەزە کە هیچ کات و ساتێک بەڕاستی ژێردەستەیی و زەلیلی قبول نەکردووە هەر کەسێکی زوڵ مستەمکە بە دڵنیاییەوە کۆتایەکەی لە ناوچوون و کۆتایەکەی تیاچوونە بەڵام ئێمە حەز ناکەین ئەو خەڵکانەی خۆمان خەڵکێکە لە خاک وڵاتی نیشتیمانی خۆمان لە خوێنی خۆمان لە ڕەگەزی خۆمانن بگاتە ئەو حەدەی کە زوڵمەکان وای لێبێ کەوێتە ژێردەست و پێی ڕۆڵەکانی خۆی کۆکو لە ڕاپەڕین هێزەکانی ئەم بەعس لە ناوشاری ڕانێکەوتنە بەدەست و پێ خەڵک ماوەسەکانی وەروە ماوەسا شێخ هاودین بەرزنجیان خۆ بەخێر بێن زۆر سپاس دانەکەی بەخێراتن خۆ بەخێر بێن